بۆی بزانین ئایا ئەو شەپۆلی بارانبارین و لافاوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران هەبوون چ سوودێکیان بۆ سەرچاوی ئاوی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر مەنسوور سۆرابی شارەزای ژینگەل لە شاری کێڵی ئەڵمانیا و لەگەڵماندا. بەڕێز دکتۆر سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. ئەو شەپۆلی بارانبارینەی چەند ڕۆژی ڕابردوو ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانی گرتەوە دەتوانین بڵین تا چەند بۆ سوودی دەبێت بۆ ئاوی ژێرزەوی و سەرچاوەکانی ئاو لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان؟ سڵاو ڕێزم هەیە لەگەڵ ئەوەی کە بارانبارین خۆی زۆر باشە، بەڵام ناتوانێت هەموو کێشەکانی کە مەربوطە بە ئیشکەساڵی چارەسەر بکە. یعنی لەبەر ئەوەی کە بەڕێوەبەری ئاو دەورێکی زۆر گرنگی هێستا و ئاوانەی کە بەلافاو دەیبینی چۆن دەتوانین کەڵکی لێوەربگرینەوە، چۆن دەتوانین ئاوانە ببنێرینەوە بۆ ژێر زەوی. زۆر زۆر گرنگە کە بەداخەوە لە ئێراندا کەمتر بایخ. مەسەلەیەکی دیکە هەیە کە لەباری کەشناسیەوە دیارە ڕەنگە لە زۆر شۆن بە تایبەتی لە کوردستان و لە پارێزگاکانی دیکە لە ئێراندا کێشەی ئیشکەساڵی لەباری کەشناسیەوە بڵین چارەسەر ئێمە چەندین ئیشکەساڵی هیدرۆلۆژیکمان هەیە کە ئەو لافاوە ئایا دەتوانێت ئەوە هەڵ بکات؟ باوەڕی من ناتوانێت کاریگەری هەبێ. ئیشکەساڵیمان هەیە کە بۆ ئەویش ئەوە ناتوانێت بڵین چارەسەری دەکات، بەڵام دەکردرێ ئاماژە بە یەک ساڵ بکەم کە کەش و هەوا بە گشتی گۆڕدراوە، دەبێ بەڕێوەبەری وڵات پێی گۆڕین ئەو کەش و هەوایە بێ. ئەوەی کە ڕێژەی باران ئاوان لە 24 زۆرە، ئێمە دەبێ بزانی مەسیری ئاوەکان و بارەکان چۆنن بۆی کە تووشی ئەو لافاوانە نەبین. ئەوە نیشان دەدا کە بەڕێوەبەریەکی سەقەت لە وڵاتەدا هەبوو، بۆیە ئێمە بەڕێژەیەکی کەم حتا بەنزیک 40 میلیمتر ئاوا تووشی لافاوی گەورە. بەڵێ وەکو لە راپۆرتەکەشە هەبوو باس کراوە، سیش دەکرێت بەوەی کە بەشێکی زۆری و بارانەی باریەوە بۆ بە لافاوە ئاستی ڕووبارەکانی لەسەر ڕێی خۆی لا بردووە. ئەمە هۆکارەکەی وشکبوونی زۆری زەویە یان هۆکارەکەی ئەوەیە کە بەنداو نییە هیچ شتێکی پێویست نەکراوە بۆی ئاوە گەل بدرێتەوە. دەزانی خۆی بەڕێوەبەری وڵات دەبێت بە پێی ئەو توانای ئێکۆلۆژیکێ بێت کە لە منتەقەکەدا هەیە. کاتێک ئەتۆ بارانێکی زۆرت هەیە دەبێت مەسیلی ئەو بارانەی ئازاد بێت، یعنی ڕەها بێ ئاوەکانێت بێدا. کاتێک ئێوە دێن تەغییرێکی تێدا دەدەن، یعنی گۆڕانکاریێک لەوێدا ڕووی دەدا، بنمونە دێنن جادەی لێ ساز دەکەن یا خانووی لێ ساز دەکەن یا حتا کشتاڵی لێ دەکردرێت، خۆی دەتوانێت گۆڕانکاری تێدا بە وجود بێنێ لافاو ساز بکات. لە لایەکی دیکەشەوە مەسئلەیەکی کە زۆر گرنگە ئەوەی کە ئیشکەساڵی‌هایەکی کە بەردەوام سەبەب بۆ کە خۆڵەکە ئەمە پێی دەڵێن نفوذپەزیری، یعنی ئەوەی کە ئاوەکە بتوانێت بچێت ئەوەش نەماوە. کاتێک کە تەغییرێک لە مەشێلگەکان دەبێت، جیایەکان لە بین دەچن، بە بارانێکی زۆر دەبارەیە دەتوانێت ئەپۆ ساز بکات، چونچینە مانعێک بۆ وی نییە پێشی بۆ بگریان بارانەکە کەم بکات. هەموو دەرفۆ لە ئێراندا ڕوویداوە وەڕوویداوە وەڵامەوە لە زۆر شۆن دەبینین کە لە مەسیلی چۆمەکاندا بە هاتوون شارێکیان ساز کرد. ئەوە بۆتە بەشێک لە شار کە خۆی ئەوە لەوە دەتوانێت لافاوی زۆر گەورە ساز بکات و خەساری جانیشی لێ بکەوێتەوە. بەباوەری من بەڕێوەبەری وڵات زۆر گرنگە کە بە هەڵا دەتوانین یعنی بڵێ خراپ مامەڵەکردن لەگەڵ زەوی هۆکارێکە بۆ ئەوەی زەوی نەتوانێت سوود لەو ئاوە ببینێ و ڕاکێشێتەوە بۆ ناوخۆی. دەتوانینەوەشی ئاماژە پێ بکەین و بەڕێوەبەریەکەشی زۆر زۆر گرنگە کە چۆن و ئاوە تۆ بەڕێوە دەبێت، چۆن کەڵکی لێ وەردەگری، چۆن دەتەبێت ئیستفادەی لێ بکەیت کە بتوانین لە لانی کەم بتوانێت و بە ئاوە زۆرە بەشێکی هەناردەی ئاوەکانی بنعرزی بکەوە کە فەرنی خۆی هەیە، یعنی دەکردرێت ئەوە ئەو پلانە ئیجرا بکردێ، بەڵام بەداخەوە لە ئێراندا ئەو پلانانە وەک تایبەتی لە کوردستاندا نییە. بەڵێ باس لەوە دەکرێت گرفتێک ئەمساڵ زۆر لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان هەستی پێکرێت ڕۆچوونی زەویە، ئەمە هۆکاری چییە؟ دەزانی کاتێک کە زەوی ئاوەکانی بنعەرزی کەڵکی لێ وەردەگرترێ زۆر دەکێشرێ، یعنی ئەوەی کە بیر و چاڵاوێکی زۆر لێ دەدرێت، تەنانەت دەکوترێت زیاتر لە 1 میلیۆن
چاڵا و بیری عمیق لە ئێراندا هەیە کە ئەوە ئاوەکانی بنعرزیان کێشاوە کاتێک کە ئاو لە بنعرز دەکێشی بۆ شایی ساز دەبێت ئەوە سەبەب دەبێت کە خۆڵەکە لەسەر پێکەوە بنووسێن ینی کۆمپەکت بێ ئەوە متراکیم دەبێت دەچێتە خوار ینی فەزاکە لە بین دەچێت و فەزای کە ئاوی تێدا خۆڵ جێ دەگرێت جا دوایە ئەوە زیمنیەوەی کە لەسەر ڕچوون ساز دەکات ئەگەر ئاویشمان هەبێ وەکو لافاڵی کە ئێستا دەیبینین بەهۆی ئەوەی کە لە بنەوە شۆن یەکنیە کە ئاوەکە بچێتە تێوی لەسەرەوە ئاوەکە دەخوات و ئاو حاڵەتێکی لافاوێکی زۆر دەتوانێت بەدی هەم خۆڵەکە هەم ڕاماڵینی خۆڵ ساز دەکات هەم ڕۆچوونی خۆڵ ساز دەکات کە ئەوەش بۆ خۆی گرفتێکە کە چارەسەری نایە نابێ بێڵین بگاتەوە ئاستا بەداخەوە زۆربەی دەشتەکانی ئێران حاڵەتە بەڕێز دکتۆر مەنسوور سۆرابی شارەزای ژینگە لە شارێکی ئەڵمانیا لەگەڵماندا بووی سپاس بۆ کاتێ بێمەتاندا سپاس بۆ شرفەکانتان